بۆمە بەستەش ئێمە لەم ڕووماڵە تایبەتەدا بۆم گەشتە میوانداری دکتۆر کەیوان ئازاد مامۆستای زانکۆمان کردووە تایبەت بە گرنگیەکانی راپۆڕین بە تایبەتتر لە بواری مێژوویدا و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. دکتۆر زۆر بە خێراتی دووبارە هەرکرد کێشاکە هاتی بۆ ستۆدیۆی کراوی کوردستان 24 لە سلێمانی. دکتۆر لە ڕووی مێژوویەوە ئەگەر باس بکەین راپەڕین چ گرنگیەکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبوو هەتا دەگاتە ئەمڕۆ؟ راپەڕین پێنج بنەمای سەرەکی دروستی کرد بە کوتی وەڵجاویست ئەم بەسێ بەڕێزت ئەیکیانە لە باشی کوردستان خەڵکیەکە بوو کە ئەژی ئەم خەڵکە لەژێر سیستەمی بەعسا بۆ چەندی ساڵ بۆ چۆن سێنرایەوە ئازارە درا شناسی تێگەت چوو سوکاتی پێکرا کە بەداخەوە نەوەی دوا راپەڕین ئەمانەیەکی نازانێت. کوردستان بۆ بە زیندانێکی داخراو و هەموو بووینە سەربازگە و هەموو بووبوونە کولێ لە سەڵاتداری بەعس کە کوردەوەی پێ قوبڵ ناکرا بۆی لەم ژینگەیەدا کە میلەتەکە هەبوو کەستەمی لێکرا بوو و ڕژەمی ستەمکار هەبوو هاوپەیمانان کاتێک دەوڵەتی عێراق لە کوێ دەرەکەن وتێکی دەشکێنن ئەمە فاکتەری دووهەمە بابەتەکە. دوای لە باشوور عێراق شیعەکان ڕائاپەڕن شیعەکان کە باشوور عێراق ئازاد دەکەن تر ئەمە کە ئێران دامی کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی ئەم شیعە ناکات لە باشووری عێراق وە کورد هێزە کوردەکانی شپای کوردستان و کردستانی کوردستان و هێزەکانی تر لە ئێران بلوگاتە بۆی ئەمە لە ئێرانەوە دیسانەوە زمینیان بۆ ڕەخسێ بیلەوە دەکەن و کۆماریی کوردستان ئازاد بکەن کاتە هێز سیاسیەکان لە کوردستان هێز سیاسیەکانی پارتی و یەکێتی و زۆرتەمە ئیسلامی و سۆشیالیست و پارتیەکەتی کوردستان کە ڕۆژگارە هەبوون ئەمانە لە دەروی کوردستان لە ناو لە چیاکان هەن لە ئێران هەن. شتای سێمن خاڵی هۆکاری ئەوەیە کە ئەمجا خەڵ لە ناو خۆ ئامادەیە بۆ ڕاپەڕین بەم هاوکارانە ڕاپەڕین لە حەوتی 1991 ئیسلمانی دەستی پێکرد ئەمەیەکی هەمە راپەڕین بۆ گەبێت گۆڕی مێژوو لە مێژووی ئێمەدا بۆ یەکەمین جارە لە مێژووی کووردا جارێ بەگشتی وەتادی لە باشووری کوردستان و 20 لە سلێمانێک ئاوا کوردی کەینەوە خەڵک ڕائاپەڕێت تێگڕای خەڵک ڕائاپەڕێ بە گەورە و بچووک و ژن و منداڵ و ئافرەت و کچوو بێوەژن و هەمووی ڕائاپەڕن دژی ڕژەمێکی ستەمکاری بەعس کە لە 1968ەوە تا 1992 بە زەبری هێز و ئاگر و ئاسن کۆنتڕۆڵی دەوڵەتی عێراق و باشووری کوردستانی کردووە. ئەمە یەکەم جار لە مێژووی ئەمە کوڕ ڕائاپەڕێ بۆچی ڕائاپەڕێ بۆ ئازادی ڕاناپەڕێ بۆ ئەم پرسیارە گرنگە بەداخەوە دوای 32 ساڵ لەمە تێناگەین خەڵک نەسەڵێک ڕائاپەڕی ئەوەی تایە ژیاوە ڕانەپەڕی بۆ کارەبی چوار کاژمێری ڕانەپەڕی بۆ ئاو ڕانەپەڕی بۆ موچە ڕانەپەڕی بۆ نەوت ڕانەپەڕی بۆ غاز ئەمانە هەمووی هەبوون ئەمانە هەمووی بوون زیایش بوون ڕاپەڕی چکە ئازادی لە زەوت کرا بوو. کاتە دکتۆر ئازادی لە سەروی هەموو شتێکەوە بوو مێژوو کورد ئازادی نەبوو کورد جێدەستە بوو کوردستەمی لێکرا سەیرم پێدی ئێستا برسەکانی ئێمە هەندێک حزبی سیاسی بەداخی گرانەوە دوای ڕاپەڕینمان بەلاڕێیا برد ئەوان کاتێکە لە شاخ بوون بۆ ئازادی ئەم کارەیان کرد خۆ چی کردیان بۆ چووە شاخ بۆ پێشمەنگە پرسیارە خۆی لە خۆیدا یا ئەگیرا بە عەسەر باس سەرای زۆرم لێ یا ڕژیم بەعس بەدڵ نەبوو ئەچوو بۆ شاخ بۆ کوردستانم کاری کرد. کوردستان کە بە ئازادی گەیشتووە تەواوی تەمە خاڵێک لەگرگە دوجار تۆ لە سەری ئازادیدا ئەتوانی ژیانی باش بۆ خەڵک فەرەهەم بکەیت ئەوە خاڵێکی ترە بەڵام خاڵی گرنگی ئەساسیمەیە تۆ فەرمووت بۆ ڕاپەڕی چکە ئازادی لە زەوت کرا بوو ڕانەپەڕی بۆی کارەبایی نەبێ ئاوی نەبێ غازی نەبێ نەوتی نەبێ نەبوو نەبوو ئازادی نەبوو ئازادیەکەی بنەزێنە. کاتە دکتۆر ئەگەر ئەو شتانەی دیکە هەبوو بەڵام ئازادی نەبوو کەواتە ئەوانەی دیکەشیان گرنگیەکی ئەو دوی نامێنێ هیوادار نەگەینەوە ڕۆژە وەڵام من گەشتبینم ڕژبینی ماگەدار بە بەڵام بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆژە بۆ نمونە لە بچووکترین احتیمال ئاگادار بە ئەواتە خەڵەتی ئەگات ئازاد تام ئازاد چەند مهمە خەڵک دقاتی ئەگە ئازادی زۆر لە خزمەتگوزاری لە هەموو شتێک گرنگترە. مرۆڤ کە ئازادی نەبوو ئاگادار بە کاکاوژین مرۆڤ کە وڵاتی نائارام بوو هیچ شتێک فریاد ناکەوێت نە پارە نە سامان نە خۆشزانی تۆ چاس ئاکارەوان دەبوو بەڵام هەموو دەقێت لە زاژیت. باشە دکتۆر تۆ وتت دوای ڕاپەڕین نازانێت لە ڕاپەڕینە چی گوزەرا و بۆچی ناوی دوای ڕاپەڕین نازانێت پێش ڕاپەڕین بەعس کێ بوو دوای ڕاپەڕین چۆن بە بەگەیشتووی چۆن بتوانین لەوەی دوای ڕاپەڕین بەم مێژووە ئاشنا بکەین. کێشەی گەورەی ئێمە ئێستا خەڵکەکە نییە کاکاوژین بیرانەی کوردستان باش ئاگادار بن هەندێک بەپرسی سیاسیمان هەیە بە داقێکی گرانەوە کە ئەو دیێت
كأودي على الرابرين وأنا بكاما كرت كأودي مفاهيم كان الرابرين بلا رياء باش دكتور هەر بەرپرسانە مخۆیان ڕاپەڕینیان أخبر أسئلة ساقوية من سير بيد اسكي وانا زاو كاتم الزماني بحسام تلبيه زانكو خلقالي زانكو باشا لرابين جاوش خم رولو جراوكم وكو تلبيه كذا زانكو يا ابو باشا بحث مني ودوي بحث شم مني من اسمه اسمه اخونا بهم دنيا بهمون كم كوري قل لي كان الشبك هايت ازان بحث مني وا هذا شو تياش جاو باشا بسير اخوي اخوي ده والله سير بيده بربرسيك دون الشاغ بوا لإيران آوارە بووە نان بۆ بیخوات ئەبات ئەسوگاتی ئێستا پازاری کرانی قوبڵ کات ئێستا هاتۆتە بۆ ڕاپەڕین بە هەموو شتێک گەیشتووە ڤێلای هەیە خانووی هەیە باقی هەیە موچەیەکی خانشینی زۆر باشی پلەوەزیر و پلەوەزی کەمتری نییە باش ئەوە گلەی بووە کە مەسا دەمەیە یان ئەو کابرای گلەی ناکا کە ئەمڕۆ کرێکارە 25 دەست کەوێت کارەبای نییە پارەی مۆلیدی ئەدات ئاوی نییە ئەم گلەی ناکە ئێستا ئەم گلەیەکات پرسیارەکەم بەڕاستی زۆر زێ پرسیارە دکتۆر ئەمە کاریگەری نییە لەسەر کاڵکردنەوەی هەستی نەتەوایەتی لە تاکی ئەمە وازی ئەکاس بینێ گەنجی ئەمڕۆ ئیتر بی لە ڕاپەڕین نەکاتەوە ئەو دروستەکەدار بە چکەوە هەندێک بەداخەتی بە پرسی بەداخەوە کارێکیان کردووە حای خۆشیان و ڕاپەڕیشیان برد من سر مەدانی ینی پرسیارەکە ئەوەیە ینی ئێستا تەلەبێکی زانکۆ زۆر ئاساییە گلەی هەبێت پیشوری ئاساییە گلەی هەبێت وچ خۆی ئاسای ئێستا گلەی هەبێت بۆ نمونە فەرەتی ئەوەی کە بەعسی نەبینیوە هەتا ئەوەی کە لە بەعسا 6 ساڵ بووە حساب بکە لە 1990 تا بە ئێستا ئەگات ئێستا نەوەی پەروەردە بە 32 ساڵە بەعسی نەبینیوە ئەمە یەک 32 ساڵە باش 6 ساڵ ژەرنال بەعسا مناڵ بۆچی نەبینیوە 6 ساڵی خۆ زانیتەوە مەکتەب سەرەتایی با 6 ساڵی هیچ نازانێ ئەمە کات 36 ساڵە 36 ساڵمانەیە نازانێ بەعس چییە 39 گاڵتە نییە ئەم 39 گلەی کاک خۆیەتی چکە باسی نەبینیوە نازانێ بەعس چی باسی کووردا هێناوە لە میدیا بینی بەڵام بە پرسەکان خۆمان لە واقعەکە ژیان ئەم ئاسادەکە ئەو ڕابردوو نازانێ باشە دکتۆر دوا پرسیارمەوە بێت ئەگەر باس لەوە بکەین کە گەلی کورد ڕاپەڕینی کرد پەیامی ڕاپەڕینی گەلی کورد بۆ وڵاتانی دیکە چی بوو لەو کاتەدا و تا ئێستاش کە بەردەوامە ڕاپەڕین بە گیانی پیشاندا کە میلەتێکی ناوی کووردە ینی بۆی ڕاپەڕینەوە پرۆسە ئەنفال و کیمیاباران زین و بووەوە ئیناک ڕاپەڕین نەبووە پرۆسە ئەنفال و کیمیابارانێک کۆ دەژێت پێوە کەس باسی ناکرد ئەمە ئەو ڕاپەڕین کوردیە ناوە سەگە ڕەشانی سیاسی جارێکی تر دوای شکستی 1970 و شۆڕش ئیلولی مەزن ئەمە یەک دوای ڕاپەڕین کۆڕەوەکە میلەتی کورد وەکو میلەتی لە خاکی خۆیدا بەجێر ئاشناکە کە بەڵێ ئەم میلەتە ئەبێ هەبێت ئەمە سەیکە ڕاپەڕین ئەمە کۆڕەوەکە کاتە ڕاپەڕین ئەگەر ڕاپەڕین نەبووایە کورد لە مێژوودا لە بەردەتە بە شکستاندا وەردەوەدا ئەو ناوەی نەئاماکەی بوو و لەوانە بکرایە بە عەرەبی چیایی وەکو ژۆن لە تورکیا کرا بە تورکی چیایی لەوانە بکرایە بە هاوڵاتی پەلەدوی عێراقی لەوانە ناوی تر لێ بدۆزرایەتەوە وای لێ هات بەڵام ڕاپەڕین کوردی هێنایە نەوشانەی سیاسی نەگن ناوخۆ نەوشانە سیاسی جیهانی ويتر بدي انا سلك نتوي جناي كوردا كاسول من كراوه ابي مستمر سلمنت دەست خۆش دکتۆر زۆر سپاس ئەرکرد کێشاکە لەگەڵ مامۆی